دار و پەردووی گوندی مشرافای سەرەکانیە هێشتا وردەکاری ئاگربەستەکە ڕوون نەبووتەوە کەچی ئاگری چەکدارانی ئۆپۆزیسیۆنی سەر بە تورکیا تەنیا لەم گوندە 16 کەسی ڕەوانەی مەرگ کرد. ئەم دەڤژ vê axê û بوەلاتە بەرنادن هەتا نقطا خوێنامە هەیە لە شار و شارۆچکە جیاوازەکانی ڕۆژاوای کوردستانەوە هاتوون. پۆل پۆل دەڕۆن تا ببنە قەڵغانێکی مرۆیی بۆ ڕزگارکردنی و بریندارانەی لە سەرەکانی و گوندەکانی گیریان خواردووە. ئەم بەرنادن vê axê ئەم بەرنادن ئەم پشتا زارۆگێ خوا پشتا یاپەکێ پشتا یاپە jê ئەم digirin bijî serokap û serhildan bijî rojava. ئەم دخوازن وان بریداری خۆ بینن قەستەخانە دەرمان بکن و ئەم شەیدێ خۆراکن ببن بسپێرنە خا پیرۆز یعنی ئەڤ یا چ دخوازێ على اساس اتفاقی چێبووی ji دۆد و حتا ئەنا شەر بەردەوامێ. دانیشتووی سەرەکانیە و بە دووری 15 کیلۆمەتر لە شارەکەی دەڕوانێت. دەیەوێت بە برابریندارەکەی بگات کە دوو ڕۆژە لە سەرەکانی بەجێماوە. شەر بەردەوامە لە گوندا و بەلشین دزی بکەن. یانی چێلک دبنەنەوە چێلک وە دبنە مۆکینەی خەڵکێت بنە عربە یانی عربە دبنە میتۆری ئاوێ مازۆت کولەک وەک چێلک ئەی تش دبینن مۆتۆری سواربوونێ پەرە دەستی خۆتکەنە بەرێ مەڕۆ. تۆپباران و دەستڕێژی گولەی چەکدارانی ئۆپۆزیسیۆن ڕێگەی بە کاروانی خەڵک نەدا بستنە نێو سەرەکانیەوە. بە گوتەی مانگی سووری کورد هێشتا نزیکەی 40 برینداری سڤیل لە سەرەکانی ماون و کەس ناتوانێ بە هاواریانەوە بچێت. ئەم گیان حەزی سۆدەمە دەرباز کرد ئەم گیان وێ دەرێ و نزات تۆپ و تانقلمەت خستن و ملت گت بەگەریان ئەس بێ قەیل عەرەبەکێ کەت لێ دەرێ و ئەم بەگەریان. هەرچەندە تورکیا و ئەمریکا ڕێککەوتبوون کە بۆ ماوەی 120 کاژێر ئۆپراسیۆن ڕابوەستێت و لەو ماوەیەدا یەپەکە بکشێتەوە، بەڵام بەردەوامی شەڕ لە سەرەکانی وای کرد لە یەکەمین کاژێرەکانەوە ئاگربەس بشکێندرێ و هەردوو لە بە تۆکمەکردنی پێکەکانیان لە بەرامبەر یەک ڕابوەستنەوە. سەرباری ڕاگەاندنی ئاگربەست و ڕاگررتنی شەڕ، بەڵام هێرشی بەردەوامی چەکدارانی ئۆپۆزیسیۆنی سەر بە تورکیا هەسەدەی ناچار کرد تەنانەت هێزی زیاتریش بۆ ڕوبەڕووبوونەوە و ڕێگرتن لە پێشڕەوەکانیان ڕەوانە بکات. دۆخی ئەم ڕۆی سەرەکانیش هەروەک ڕۆژانی ڕابردوو شەڕ و ڕوبەڕووبوونەوە و تەنانەت تۆپبارانیشی تێدا بوو ڕێگەش نەدرا بریندارەکان لەوێ دەرباز بکرێن. هەڵکەوت عەزیز ڕوودا و سەرەکانی ڕۆژاوای کوردستان.